کوردستانەوە دەبێ بخرێتە بەر دەستی هەموو ئەو وەزارەتانەی کە پەیوەندیدارن و پەرلەمانیش کە نوێنەرانی خەڵکی کوردستانن کە لەوێن دەرن هاودەنگ و پەسەندی بکەن ئەوانش چونکە بەداخەوە زۆرێک لە پەرلەمانتارەکانمان کە نوێنەری خەڵکن و کە داواکاری دەنجی گەنج و هەژارانن لە کاتێکدا کە وەزارەتێک یا پەیڕە و پرۆگرامێک و کارێک و یاسایەک پەسەند دەکەن هەر خۆشیانن دەبنەوە ڕێگر و فشار و گلێ و گازندە لەو وەزارەت و لەو یاسایانە دەگرن ئەمە بەداخەوە کە مەشتێکە بەس لە وڵاتی ئێمە بەدی دەکرێت لەلایەکی تریشەوە ئەم نەخشەڕەیەکە ئێستا هیوادارم حکوومەتی هەرێمی کوردستان لە گەورەترین دەسەڵاتدارەوە تاوەکو بچووکترین کەس ئەم نەخشەڕەیە ببینێت و شەرمەزاریە بۆ ئێمە کە لە وڵاتێک داین شۆخانێک و سەدان نمونەی وەکو شۆخانمان هەیە ئەمە خۆی لە خۆیدا وڵامدانەوەیە کە بۆ پەسەندکردنی ئەم نەخشەڕەیە کە ئەمڕۆ ئێمە قسەی لەسەر دەکەین ئەگەر وڵاتی ئێمە و حکوومەتی ئێمە کێشەی گەنجی بە کێشەی خۆی زانی و گرنگی بە گەنجدا کە زانی سەرمایە و داهاتی وڵاتەکەی وی گرنگیدانە بە گەنج کە تۆ توانی شوێنێک و کۆمەلگایەکی وا فەراهەم بکەی بۆ گەنجان کە پڕ بێ لە دەستکەوت پڕ بێ لە هەموو ئەو لایەنانەی کە مرۆڤێک وەکو هەموو ئەو کەسانی کە لە دەرەوە و لە ڕۆژ ئاوان پێویستیان پێ هەیە نەشۆخانێک لەسەر ئەم هەموو سامان و داهات و ئەو هەمووە پەیڕە و پرۆگرامێک کە بە حساب لە وڵاتەکەی ئێمە جێبەجێ دەکرێت وابەستە و داواکار نابێت لە ڕێگای پرۆگرامێکەوە دەستی درێژ دەستی هاوکاری لە کۆمپانیا و دەوڵەمەندەکان و هەموو ئەو لایەنانە ڕابچێشێت بەداخەوە کە ئەمە یەکێکە لەوانەی کە دلیل لەوەی کە حکوومەتی ئێمە ناتوانێت ئێمە بەخێو بکە بەڕاستی من حکوومەتی هەرێم کاری جوتیارێک لە حکوومەتی هەرێم بە باشتر دەزانم چونکە کاتی دوورینەوە و چاندنی گەنم و جۆ زۆر بەکات و وەختە بەڵام نەمانی وەزارەتێکی تایبەت بە کێشەی گەنج و تایبەت بە گەنج و تایبەت بە دوو پرسی گەنج کە لاو کە وەرزشە لە پڕێکا لە چاونوقانێکا دروست دەبێت و لا دەبردرێت ئەمە بۆ پێدوایە ئەو هەموو پرۆگرام و کارە باشەی کە ئێستا لە بەرنامەدا هەیە جێبەجێ بکرێ بۆ گەنجان ئەمە گەنم دوورینەوەیە یا جۆ دوورینەوەیە بەمانجێک و بە ساڵێک مانەوەی وەزارەتی وەرزش و لاوان زەرورەتە بۆ ئێمڕۆی گەنج جگە لە مانەوەی وەزارەتی وەرزش و لاوان ئەکتیڤکردنی هەموو ئەو وەزارەتانە دەستخستنە سەر هەموو ئەو وەزارەتانەی پەروەردەیە ئاوەدانکردنەوە و شارەوانیەکانە و کاروباری کۆمەڵایەتی ئەکتیڤ بکرێن و کێشەکانی گەنج و وەزارەتی تەندروستیش بەخۆی بزانێت ئێمە لە وڵاتێکین هەتا ئێستا کە هیچ دام و دەستگایەک و سنتەرێک و سندیکایەکمان نیە داکۆچی لە گەنجێکی کەم عەقڵ بکە ئەو کەسانی کە پێیان دەڵێن شێت کە لەسەر جادەکانمان ڕەق دەبنەوە ئەو گەنجانەی کە لە برسێتی و هەژاریدا تووشی زۆر کاری نابەجێ دەبن ئێمە کۆمیتەی هاوبەش هەیە لە ناو وەزارەتەکان پێکاتوە کاری جدی دەبێت لەسەرەوە بکرێتەوە و ئەم دیکۆمنتێک کە لە بەردەستیشدا هەیە ئەم پێنج کێشەی کە دەستنیشانیش کراوە ئەمەش پەیوەندی و پێویستی ببوورە بەوە هەیە کە خاڵ بە خاڵی ئەم کێشانەشی دەکرێتەوە کە پێشنیاری تێدا هەیە چارەسەری تێدا هەیە وێنای وەزارەت هەیە کە وێنایەکی درێژخایەنە بۆ ساڵی 2011 کە کاری لەسەر دەکرێت من بە ئومێدم کە هەموو ڕاگەیاندنەکان هەموو ئەو ڕۆژنامە نووسانە هەموو ئەندام پەرلەمانەکانمان هەموو ئەو خەمخۆرانەی کە لەخوا بەزابێ دەمیان زۆر گەرمە لە ڕاگەیاندنەکان و لە کۆڕ و سیمینارەکاندا بەتەنگ ئەو پرۆگرامەوە بێن چونکە ئەمە پرۆگرامێکە کاک سیروان زۆر بێعیبە ئەمە لە میانەی کۆنفرانسێکدا بە شێوازێکی زۆر دیموکراسیانە لەلایەن 250 گەنج و نوێنەری ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی کە لێرەدا ئاماژەی پێکراوە پەسەند کراوە ئەگەر حکوومەت ئەمە پەسەند نەکات ئەبێ بۆمان ڕوون کاتەوە هۆکارەکەی چییە تا ئێستا حکوومەت و هەموو ئەو کەسانی کە دەمیان دەکەنەوە گەنج بە جێل و شێوا و کەم عەقڵ و هەتی و تاڵ و دەمڕۆ لێژەخان زۆر سپاس کاتم زۆر کەمە بەڵام بۆ ئەوەی کاکشەیدا دەزانم قسەی هەیە وەختیشم زۆر کەمە غەدرش با لە کاکشەیدا دەمەوێت لە یەک دەقەیە